سڵاوتان لەبێت بەڕێزان. نوری مالکی بە سەردانەیە گەیشتە شاری سلێمانی. ئەمڕۆ نوری مالکی جێگیری پێشووی سەرۆکۆماری عێراق و سەرۆکی لیستی دەوڵەتی یاسا سەردانی شاری سلێمانی کرد و لەگەڵ یەک لە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کۆبەوە. بە میوانداری بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاوەیز ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە بەشی یەکەم تاوتوێی ئەم پرسە دەکەن. هەروەها لە بەشی دووەمیش لە سەرەمان پرس هەریەک لە شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی هەروەها شێروان شەمێرانی شارەزاد لە کاروباری عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. نوری مالکی سەردانی شاری سلێمانی کردو لەگەڵ یەکێتی و گۆڕان کۆبەوە. نوری مالکی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق و ئەمینداری حیزبی داوای ئیسلامی بە سەردانێکی فەرمی گەیشتە شاری سلێمانی و سەرەتا سەردانی مام جەلال سەرۆکۆماری پێشووی عێراقی کردو دواتر لەگەڵ نەو شیروان مستەفا ڕێخەری گشتی بسوودنەوەی گۆڕان و مەکتەبی سیاسی یەکێتی کۆبەوە. دوای کۆبوونەوەی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نوری مالکی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند پیرۆزبایی لە ڕێکەوتنەکەی نێوان بسوودنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی دەکەین. ئەو کاتی مالکی سەرۆک وەزیرانی عێراق بوو بەشە بودجەی هەرێم لەلایەن بەغداوە بڕدرا. نوری مالکی سەبارەت بە بڕینی بودجەی هەرێم لەلایەن بەغدا وتی هۆکاری ڕاگررتنی بەشە بودجەی هەرێم ئەگەڕێتەوە بۆ نەنەڕنینەوەت لەلایەن هەرێم و پابەند نەبوون بە ڕێکەوتنەکەوە. دەربارەی کێشە هەڵپەسەرداوەکانی نێوان هەرێم و بەغدا نوری مالکی ڕایگەیان کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە لە یەک تێگەیشتن چارەسەر دەبن لە نێوان پێکهاتەکانی عێراقدا. سەردانەکەی مالکی بۆ شاری سلێمانی هەرێک لە بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی لەلایەک و پارتی دیموکراتی کوردستان لەلایەکی ترەوە کردووە بە دوو بەشەوە. یەکێتی گۆڕان پێشوازیان لە سەردانەکەی کردو پارتیش ڕەخنەی لە سەردانەکەی هەیە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین ئەمڕۆ بەڕێز دیەکێ بووی لەو کەسانی کە پێشوازیتان لە مالکی کرد بە دیاریکراوی ئامانجی سەردانەکەی مالکی بۆ شاری سلێمانی چی؟ زۆر سوپاس کاکە حەکیم بۆ جەنابەت بۆ تەواوی بینەران. لە ڕاستیدا سەردانەکە پەیوەندی بۆ سەردانەوە هەبوو کە ئێمە وەک وەفدی هاوبەشی یەکێتی و گۆڕان خۆتان ئاگادارن 27 ماڵ چووینە بەغا. لە میانەی دانیشتنەکانماندا زۆربەی لایەنەکان ئامادەیان دەربڕی کە لە بەرامبەر ئەمەدا دێنەوە سلێمانی. یەکێک لەوانە سەرۆکی حیزبی داوە ئەمینداری گشتی حیزبی داوە و سەرۆکی لیستی دەوڵەتی قانون نوری مالکی بوو و ئێمەش خۆشحاڵی خۆمان دەربڕی و ئامانج لێی جگە لە پیرۆزباییکردن لە ڕێکەوتنە کە کراوە لە نێوان یەکێتی گۆڕاندا لە ڕاستیدا توند و تۆڵکردنەوەی پەیوەندیەکانە وەکو دوو هێزی سیاسی یان دوو کوتلەی گەورەی ناو پەرلەمانی عێراق بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکان و
هەوڵدان بۆ زیاتر نزیککردنەوە و تەفاهم و تێگەیشتن لە نێوان لایەنەکاندا. بەڵێ زۆر باشە تەناوە ئامانجەکەی یاخود پرسی کێشەکانی نەوان هەرێم و ناوەندی بەشێک بوو لە ئامانجەکەی سەردانەکەی خۆی هەموو لایەکمان کۆکین لەسەرەوەی کە پێویستە کێشەکان چارەسەر بکرێ کێشەکان خۆتان نەزانن تا دێت ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر بووتەوە و ئێستا هاوڵاتی لەسەر شەقام باجەکەی ئەدا فەرمانبەر پێشمەرگە جوتیار گەرمی تەسلیم کردو بۆ نمونە پارەکەی و پارەکەی نادرێتێ ڕاستە هەندێک هۆکاری مۆزوعی تریژەیە لە تەنیشت لەمانەدا بڵین هەموو عێراق گیرۆدەی بووە بەڵام بە تاکید ئەگەر ئێمە کێشەمان نەبێ ئەتوانین ئەمانە چارەسەر بکەین چونکە خۆتان ئەزانن بۆ نمونە 2 ساڵە ئێمە بە دیاریکراوی لە سەرەتای 2014ەوە بۆ ئێستا ئەم کێشانە هەیە بڕینی موچە و بودجە و چی و ئەمانە چەند ساڵێک لەوە پێش بە 10 ساڵ لەوە پێش لە عێراقا بووین ئەم کێشانەمان نەبووە و عێراق تیرۆری تیا بووە عێراق کێشەی سیاسی تیا بووە عێراق کێشەی دەستوری تیا بووە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین لە چوارچێوەی بەرنامەی خۆماندا لە چوارچێوەی دەستور لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی کە کردومانە هەوڵ بدەین کێشەکان چارەسەر بکەین لە کاتێکا کە ئێمە ئەوە نیەتمان بێ وەلایانی بەرامبەریش کە یەکێک لەوانە بۆ نمونە باز لە مالیکی بکەین ڕاستە سەرۆک وەزیران نیە بەڵام ئەمینداری گشتی حیزبی داوەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تەنیشتیەوەیە ئەندامی مەکتەبی سیاسیە لەگەڵیە پێدوای مالیکی لەسەڵاتی زیاتر خلافات لە ناو حیزب بەڵێ لە ناو حیزب بە تەکید لە ناو حیزبەکەی خۆی و کوتلەکەی خۆیان مالکی ڕقمی یەکەمە و بەڵام کەیەتە سەر حکوومەت ئەوە شتێکی ئاساییە ئەوان بۆ حکوومەت عبادی بووە بیرمان نەچێ عبادی خۆی گاندیدی مالیکیە بۆ ئەو بۆستە ڕاستە ئێستا کێشە ئەم سەردان هیچ سوودی یان زیانیە بۆ خەڵکی کوردستان هیچ سەردانێک نییە زیانی هەبێ زیان لە چیە هەبێ با بپرسین ئایا زۆر باش بەڵام ڕخم لەوە دەگرێت کە مەسەلەن یەکێتی و گۆڕان پێشوازی لە کەسێک دەکەن کە بودجەی خەڵکی کوردستانی بڕیوە بودجەی خەڵکی کوردستان ئەمڕۆ مالکی بە وازەحی قسەی کردووە ئەڵێ بودجە نەبڕاوە ڕاگیراوە لەبەرەوەی ئیتفاق هەبووە کە نەوتەکە تەسلیم بکرێ خەرجیاتی گومرگ و تعریفەی گومرکی و کۆمەڵشتی تر هەیە لە چوارچێوەی هەموو عێراق ئەمانە ئەبێ بگەڕێتەوە بۆ مەرکەز و دوایی تەوزیعی هەموو عێراق بکرێ لە ساحەڤەی بۆ کوردستان لە ساهشتاوسەی بۆ دەرەوەی کوردستان هەرێمی کوردستان ئەمان بەو شێوە پابند نەبوون یان زۆر جاوتوانە ئەخر خۆ ناکرێ ئێوە لە ساحەڤەکەش ببن ئێمە لە نەوتی بەسرە بێن بودجەکەشتان بۆین کرد و نەوتی خۆشتان ببن یعنی کار و کاردانەوە یان با بڵین حق و واجبات حقوق و واجبات و ئەمانە لێرەدا ڕۆڵە بینێەوە خاڵێکی تر زۆر گرنگە ئاماژەی بۆ بکەین مالکی وەکو شخصی خۆی بە تەکید منەمەوێ ئەوە بڵێم نەک مالکی هەموو عەرەب بەنیسبەت منەوە بەقەدەر یەک فلسی پارەی کوردێک مۆزەفێک بەلامەوە گرنگ نییە موچەی مۆزەفێک یعنی کام مۆزەفەی لە کوردستانە کەمترین موچەی هەیە حەقی ئەو بەلای منەوە لە سەروی هەموو عەرەبەوەیە ئەمە شتێکی شۆڤینیت نییە بەڵام واقع چیڵێ واقع ئەڵێ مالکی ساڵی 2014 کە موچە بڕا ئەو ساڵە نەبوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران 8 ساڵ پێش ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لە سوڵتا بوو 2006 بۆ 2010 2010 بۆ 2014 باشە بۆ لە 2010 بڕی بۆ لە دەیانەی بڕی بۆ لە 12یانەی بڕی هات لە ئەخیرا کە لە 2014 لەبەرەوەی ئێمە لە 2014 لە ئەخیری 2013 ڕێکەوتنێکی نەوتیمان کرد لە ئەنقەرە لەگەڵ ئەردۆگان پێداوەکاربرینی بودجەکە بوو هۆکارەکەیەتی وازەحە زۆر باش ئێستا پێدووە لەو مەسەلەیە ئەوە مالیکی تاوانبار نییە مالکی بەشەکە لە ئێمە باسی تاوان ئەگەر باسی ئەو بکەین مالکی تاوانبارە بێ باسی خەڵکی تریشکێن بڵێن تاوانبارە بەشێکە لە کێشەکە تەرەفێکە یعنی باشە ئێستا تاوانبارەکە لە ناو کێدا باش دەبێت ئەگەر باز لە برنی بودجە بکەین ئێمە شتەکە شخصی نییە یعنی ڕاستە هەندێک تەسریحاتی شخصی ڕوویدا لەو بینەیە لە بینی کاک مەسعود و مالکی وەکۆی کە دەوڵەتی لە نەورۆزا باسی دەوڵەت دروستکردن کرا و لەو لایشەوە ئەوان مالکی تەسریحیە قۆبڵی ناکەین و ئاکەینەوەمانە ئەمەشتی شخصی بوو بەڵام کێشەکە لە بینی دوو حکوومەت هەیە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی اتحادی لە بەغا
زۆر هەوڵیش درا خۆتان بینیتان بۆ چارەسەرکردن وەفدەکە کە ئێمە چوینە بەغا دوای ئەوە یعنی ئێمە کە چوین بووینە ئەندام پەرلەمان بەسەر ئەم کێشانە ڕۆشتین کە موچە بڕابوو خۆتان نەزان دوای هەوڵماندا دەرگایەکمان کردەوە وەفدێکی گەورە هات سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیرەکانی لایەنەکانی تیا بوو لە بەغا دانیشتن کرا ڕێکەوتنێکی نەوتی کرا لە 2012 ئەلان کرات ئەم ڕێکەوتنە فەشەلیەرە یعنی بەداخەوە لە 2015 تا ناوەڕاستەکەی مانگی 6 فەشەلیەنا کەواتە ئێمە ناتوانین بڵێن ئەمە خەتای شخصێکە بۆ شخصێکی تر یان تاوانی ئەمە کێشەی سیاسیە باشە کێشە سیاسی تۆ چۆن خۆت بە حەقەزانی باش ئەوانش ئەویش خۆی بە حەقەزانێ یعنی تۆ ئەڵێ بەپێی دەستور ئەمە وایە ئەویش دێت کۆمەڵێ مادەی دەستوریت پێ پیشانەدا ئەڵێ بەپێی دەستور ئەبێت تعریفەی گومرکی بێتەوە بۆ ئەوێ بەپێی دەستور ئەبێ مادەی 111 دەستور ئەڵێ سەروەتی عێراقیەکان هەر هەمووی ئەبێ لە چوارچێوەی دەستور بگەڕێتەوە بۆ بەغا لە بەغا بە یەکسانی دابەشی هەموو عێراقی بکرێ و ئێمە خۆتان نەزان لە ساحەفە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان باشە زۆر باشە دەمەوێت لەسەر بەڕێزی وتت هیچ سەدانێک زیانی نییە بۆ کورد یعنی ئێستا بە دیاریکراوی ئەم سەدانە تەنها سوودی هەیە بۆ پاڵپشتکردنی ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی یاخود سوودی هەیە بۆ خەڵکی کوردستان ئەزانی با ئێمە یەکشت بڵێن پێش هەموو شتێ بپرسین بۆ زیانی هەیە خۆزگا ئەوانەی کە باز لەوە ئەکەن کە زیانەکە باز لە پەرتکردنی ناوماڵی کووردە باز لەوە دەکرێت کە یەکێتی گۆڕان دەیانەوێت ناوەندی بڕیار لە هەولێرەوە ئەزانی سلێمانی باشە پەرتکردنی ناوماڵی کورد نوری مالیکی پەرلەمانی کوردستانی تعتیل کردووە نوری مالیکیە نەک نوری مالیکی هێزێکی دەرەوەی کوردستان واز لە داوایە مەجلیسی عەلایەکێ ئەمانە هاتوون ڕێگەیان لە سەرۆکی پەرلەمان گرتووە بچێتەوە بۆ هەولێر ئەمانە هاتوون وەزیری گۆڕانیان ئیزنداوە بۆ بە قەراری حیزبی ئەمانە هاتوون کێشەی سەرۆکایەتی هەرێم کە نەمانتوانی بگەینە حەلێک و تەمدید بکرێتەوە یان واز بێنێ یان ئەمانە هاتوون ئەو کێشەیە کە ئایا سیستەم پەرلەمانی بەیان سیستەم ئەمانە خلافاتی ناوماڵی خۆمانە ئەوان هەر خەریکی کێشەی خۆیان بەڕاستی هیچ پەیوەندی بەوە نییە کە ئەمان بێن ناوماڵی کورد بۆ بە لێگرتووی ماوەتە ئەمان بێن بەرتیکەن دنیا پێیزانیوین بەداخەوە هەموو هێزەکان زانیویانە و من ئەمێ وەش بڵێم ئێمەی نوێنەرانی کورد لەناو پەرلەمانی عێراقیە هەستکردن بە بەرپرسیارەتی و نیشتیمانیەتیە تا ئێستا نەمان هێشتووە ئەم پەرتەی کە لە ناو نێوماڵی کووردا هەیە نەچێ بۆ بەغا ئەگەروانە بۆ ئەوە ئێمەش لێ زۆر بە خراپتری بمان بردایە بەڵام کە لەو دیو حەمرینەوە بێ ئێمە ئەو بە باسی سوودەکەی سوودێکیە سوودەکە تەنها بۆ یەکێتی و گۆڕانە لێرە ئەمە زۆر گرنگە باسی بکەین باشە یەکێتی و گۆڕان بەشێک نین لە مجتەمع یەکێتی و گۆڕان خاوەنی زۆرینی ناو پەرلەمانی کوردستان و زۆرینی ناو پەرلەمانی عێراق نین ئەگەر بە جەماوەر و بەدەنگیش بێ ئەگەر بە هێزیش بێ ئەگەر بە ڕابردوو مێژوو بێ کەواتە ئەمە لایەکی ترەوە یەکێتی و گۆڕان لە چ شوێنێکا وتویانە ئێمە ئەچین مفاوەزات بۆ خۆمانەکەین لە یەک فەقەرە لە یەک بڕگە لە یەک خاڵی ناو ڕێکەوتنەکەتیایە بێ ئێمە ئەچین هەرچێکمان دەستکەوت بەس بۆ لایەنگرەکانی خۆمان و بۆ دەنگدەرەکانی خۆمان و بۆ ئەندامەکانی خۆمان یان بۆ ئەم شارەی خۆمان و بۆ ئەنا باش ئێمە باسی کوردستانەکەین ئێمە باسی ئەوەکەین کە ئەم کوردستانە لەمە زیاتر تەحملی ئەزمەناکە خەڵکی کوردستان شایانی ئەوەیە بە خۆشزانانی بژی شایانی ئەوەیە کە لە دوای 27 ساڵ لە حکم لە ساڵی 91ەوە کە ڕاپەڕین کراوە پێویستە ئینسانی کورد بەسیەتی ئەنفال کراوە کیمیاباران کراوە جینۆساید کراوە 8,000 بارزانی بەس بارزانی ئەوە بووە ئەمە ئەبێت ئێستا ئێمە بەرەو قۆناغی دەوڵەتی و قۆناغی لەبەرەوە ئەم جۆرە قسانە ئەوانەی کە ئیکەن من دڵنیام لە 100% یعنی خولای خۆمەوە لە 100% دڵنیام و لە 160 بۆ هەفتای ئەوانش لە ناو خۆیانە دڵنیان کە ئەوانەی کە ئێڵێن زیاتر مزایدەیەکی سیاسیە زیاتر دنیای حیزبی ئێوە دەتانەوێت لە ڕێی مەسەلە و جۆرە سەداننی مالیکی و هاوشێوەکانی مەسەلە چۆن خزمەت بە خەڵکی کوردستان بکەین ئەم جۆرە سەدانانە بە چارەسەی بارەسەوی کە ئێستا کورد و بەغداد لێکەوە نزیکبنەوە ئەم سەردانانە لە دنیای سیاسەتە دیپلۆماسیەت و توندتۆڵکردنی پەیوەندی یەکێکە لە ڕەکیزە سەرەکیەکانی دنیای سیاست بەڵام هەیە هێزی ئەگەر هێزێکی سیاسی بێوێ خەون بە ئایندەوە ببینێ
پێویستە پەیوەندیکی باشی هەبێ لەگەڵ هێزە ناوخۆیەکان هێزە دەرەکیەکان هێزە ئیقلیمیەکان بە تایبەتی ئێمە کە لە قەیرانداین لە کێشەداین ئەم جۆرە پەیوەندی هەر بە تەنها لەگەڵ مالیکی و داوایان نییە ئەو سەردانانەی کە ئێمە چوینەتە بەغا هەر بە تەنها لەگەڵ مالیکیان نەبووە لەگەڵ 15 قیادی یەکەمی عێراقیە بووە کە یەکیشان مالیکیە لەگەڵ هادی عامری ئوسامە نوجێفی کە ڕەمزی سونەکانە لەگەڵ جەماعەتی عەلاوی لەگەڵ جەعفەری لەگەڵ مەجلیسی ئاعلا عەمار حەکیم کەسە یەکەمەکانیمان بینیوە بەشێکیان یعنی ناڵێم هەمویان بەشێکیان وتویانە ئێمە ڕەدی زیارەتمانە بێ دانیشین دوای تەرحیبی خۆیان و پیرۆزبایی لە ڕێکەوتنەکە باز لەوە کراوە پێویستە لەمە دو ئێمەش سەردانتان بکەین ئێوەش بێنەوە یعنی لە ڕاستیدا ئەمەیە واقعی باشە بەزێوە دەتانەوێت بەغدا و هەرێمی کوردستان لێک نزیک بکەنەوە یەکێتی و گۆڕان بە وارەسەیە کارەکەن ئێمە ئەمانەوێ لە چوارچەوەی عێراقا کە ئێمە ئێستا لە چوارچەوەی عێراقین بەپێی دەستور بەپێی واقع بەپێی تەعاملات و هەموو شتەکان ئەو کێشانەی کە هەمانە لەگەڵ عێراق دەوڵەتی عێراق و حکوومەتی عەبادی چارەسەری بکەین کێشەکانی هەموو خەڵکی کوردستان بەر لە کێشەی موچە و ئەوانەیش بە تەئکید کێشەی نەوت کێشەی خاک کێشەی نەتەوایەتیمان هەیە کێشەی کەرکووک و ناوچەکانی کێشە لەسەر کەرکووک خانەقین مەخمور شەنگال هەموو ئەمانە یعنی زنجیرەیە کێشەن پێویستە چارەسەر بکرێ و لە ناو ڕێکەوتنەکەی ئێمەشدا ئەمانەی تیا بووە جا مالیکی دێ بۆ سلێمانی عەبادی دێ بۆ سلێمانی ئامری دێت ئوسامە نوجێفی دێت عەلاوی دێت هەر کەسێکی دێت ئێمە ئیستیقبال یەکەین بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان باشە زۆر باشە بەڵام سەبارەت بەوەی کە بۆچین ئێم لە ڕێی حیزبەوە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ینی ئاسایی بکرێنەوە بۆ لە ڕێی موئەسسەسات نەبێت باشە ئەوانەی کە لە ناو حکوومەتان پرسیارێکەکەم هەمویان نوێنەری حیزبەکان نین وەزیر حیزب دایناناوە لە ئێرێش و لە بەغاش لە بەریتانیا کامیرۆن تا ئیستیقالەی نەکرد کەسێک نەبوو بە سەرۆکی حیزبەکە نەیتوانی بچێتە شوێنە ڕاستە بەڵام کاتی بوونی بەسەر وەزیرانوەکو سەرۆکی وەزیران پێشوازی لەوە بدوشت بەر لە هەر شتێ بێەوە بڵێن توافقی حیزبەکانە حکوومەتیشی تشکیل کردووە بەزرەنگە توافقی حیزبەکانە دەستوری نووسیبەتەوە باشە بەس کاک تۆ ڕەنگی خەڵک بڵێ گەر ئەمە پەیوەندی تەنا بە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بە شتێکی ئاسایی بێ باز ئەگەر پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەی نەدەبووە لە ڕێگەی دامەزراوەکان بووە باشە یەکێتی گۆڕان جگە لە ڕووی جەماوەری ئەوەی کە باسم کرد لە ڕووی پێگە و ئەوانە یەکێتی و گۆڕانیش بەشێک نین لەو حکوومەتە تۆوازەوە بێنە ئێستا وەزیرەکان ئیزندراون ئەی بەرنامەی کاری ئەم حکوومەتە کە سوێنمان خواردووە ئەوە نییە کە کێشەی خەڵک چارەسەر بکەین خزمەتی خەڵک بکەین ئاوەدانی بێنینەوە موچەی خەڵک دابین بکەین قوتابخانە و مەکتەب و باخچە و ڕەوزە و ئەم شتانە بۆ خەڵکین بکەین ئەی نابێ محاولە بەڵام ناکرێت تۆ لە ببیتە بەدیلی حکوومەت بەدیل نییە تەواوکەریت دەرگایەکەکەیتەوە کە هاتە سەر ئەتەکێتی ئەوەی کە ڕێکەوت بەرەو ڕێکەوتن بڕۆین ئەو کاتە چۆن وەفدەکەمان ڕۆی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکان چوون لە بەغا لەگەڵ عەبادی و وەزارەتەکانی وەزیرەکانی ئەوانە دانیشتن و ئیمزا کرا ئەو کاتە ئەیدەنە دەستی ئەوان زۆر گرنگە ئەمە تێبگەین ئەمە لە پشتی پەردەوە نییە وازەحە پەیامەکە تۆ بەجارە دەرگایە بکەیتەوە دەرگاکان داخراون پەیوەندیەکان قەتیز ماون باش تۆ لێرەوەیە ئەبتەوێت لە زیارەتێکە لە دانیشتێکە لە گفتوگۆیەکە لە شتێکە بەرەو ئەوە بڕۆیکە بگەیتە حەل زۆر باشە بەڵام ڕەنگە هەندێک لایەنەوە تۆمەتبارکردنەوە بەو ئاراسەیە کار دەکەن کارێمی کوردستان دووبارە بەرەو عێراق بکێڕن نەک بەرەو ئەوەی کە ئێستا مەسەلەن باز لە ڕاپرسی و مەسلەی سەربەخۆی دەکرێت ئێمە زۆر بە وازەحی یەکێک لە بەندەهەرە گرنگەکانی ڕێکەوتنەکە بریتە لە مەسلەی ڕیفراندۆم بە تەئکید جەنابەت خوێندوتەوە برادرانی تریش زۆربەی خەڵکی کوردستان یعنی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنی کە غامز نییە شەفافە ڕۆشنە هەموو بڕگە و مادەکانی لە یەکەم ڕۆژی واژووکردنیەوە لە سایتەکان لە کەناڵەکانی ڕاگەاندن بڵاو کراوەتەوە باسی سەربەخۆیی تایە بیر و بۆچوونی ئێمە سەبارەت بە سەربەخۆیی سەبارەت بە ڕیفراندۆم سەبارەت بە کەرکووک بە مادەی 140 سەبارەت بە نیزامی حکوم لە کوردستاندا سەبارەت بە ئاڵوگۆڕکردنی ئاشتیانەی دەسەڵات لە ئاساییکردنەوەی پەرلەمان
حکوومەت تەفعیلکردنی حکوومەت هەموو ئەمانێتیایە لەبەر ئەوە خەڵکی تر چۆن ئەی خوێنێتەوە بەڕاستی ئێمە ناتوانین بچینە مێشکی خەڵکەوە بڵین تخوا لە بەرخاتری ئێمە یان لە وەکو ئێمە بیرکەنەوە نە ئەوە خۆیانن مەسلحەتی خۆیان لەوایە کە بۆ نمونە ئەم وەرەقەیە کە بەدەستبەوەی ڕەنگە بەو شێوەی خۆیان بیانەوە بیبینن و قراریشان داوە ڕەنگە قراریان دابێ لای خۆیانەوە تەواو ئەمەیە بڵاوی کەرەوە زۆر باشە بە دیاریکراوی دەمێ بپرسم ئەمە زیاتر پاڵپشتێ بۆ ڕێکەوتنەکەیەوە بستنەوەی گۆڕان بەهێزکردنی و بەرەیە خۆی لە ڕاستیدا دوای ئەم سەردانی ئێمە بوو هاتووە و لە کاتی سەردانەکە یاکو ئاماژەم بۆ کردوتی من ڕەدی زیارەتم مەبێت دێمەوە بۆ کوردستان بۆ سلێمانی و بیریشمان نەچێت دوێنێ خۆشی باسی لەوە کرد سەردانی هەولێری شەکات مالیکی بەڵێ باسی لەوە کرد سەردانی هەولێری شەکات دیاری نەکردووە سەردانی هەولێرەکە قسەیەکی کرد ڕەنگە برادرانی پارتی خۆی ئەو قسەیان زۆر بە موهیم وەرگرتە وتی سەرۆکی هەرێم خۆ ئێمە لە کوردستانە جگە لە پارتی حیزبەکانی تر هەمووی بیر و بۆچووری جیاوازیە ئەو مستەلاحە باشە سەر مستەلاحەوە بە سەرۆکی نازانێت وازەحە بە ئەوینەکانمان وەزعمان پرۆژەمان بە سەرۆکی نازانێت ئێمە چوار لە 19 ئابەوە ماوەی سەرۆکایەتی کۆتاییات وەی کاک باش لە چوار حیزبی گەورەی کوردستان یەکێتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ باش پرۆژەمان داوە بۆ ئەوەی کە مۆزوعی سەرۆکایەتی کۆتاییات و کاک مەسعود سەرۆکایەتەکەی کۆتاییات و لەبەرەوە مالکی ئەوەشی حەل کرد دەزانی وتی ئەچم بۆ هەولێر بۆ لای سەرۆکی هەرێمی شەبیرم کێشەشم لەگەڵ سەرۆکی ئەوە تەرکیزیان لەسەر باشم زۆر بە کورتی پێ دوای پارتی نیگەرانە کە نیگەرانە بۆچی نیگەران لە سەردانی مالکی بۆ سلێمانی وڵی من ناتوانم بەناوی پارتی ئاماژەکانەوەی کە تۆ برادرانی پارتیەوە ئەو بکەم بەڵام لە ڕاستیدا هەستەکەم بخوێندنەوەکی واقعی نییە بۆ ئەوە چونکە یعنی بۆ نمونە ئەردۆگان هاتووەتە هەولێر فەرشی سووری بۆ ڕاخراوە و لە مەتاڕی هەولێر مەمەقەستەکەی باشە بەڵام ڕەنگە هەولێر پایتەختە سلێمانی مەسەلەن ئەردۆگان سیاسی و ڕەنگە ڕاستە پایتەختی ڕۆشنبیرێت پایتەختی سیاسی ئەم سەردانە بۆ پایتەختی دەوڵەتە هی حکوومەتە ئەم سەردانێکی حیزبی داواتۆ بۆ لای یەکێتی و نیگەرانەکان لە جێگەی خۆیان ئەگەر نیگەرانیان هەبێت ئەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە بەڵام واقعی نییە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار جەبار شاویز پەرلەمانتاریەکی نیشتیمانی لە پەرلەمانی عێراق کە لە بەش یەکەم لەگەڵمان بوو بینێرانی بەرز ناوبڕێک وەردەگرین لە بەشی دوم لەگەڵێک لە بەرزان شێوراز شەمێرانی شەرەزا لە کاروباری عێراق و شوان شەرەفەت پەرلەمانتاری پارتی کوردستان لەگەڵتان دەبین لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان خێر بێن بەڕێستان خوێندەوەتان چێ بۆ سەردانەکەی نووری مالکی بۆ شاری سلێمانی پێ دوایە پێشوازیکردن کارێکی ئاسانە کارێکی دروستە پێشوازیکردن لە نووری مالکی مەسەلەی ئێستا دووبارە بەرەیەکیان کە پێیان وایە کارێکی دروستە ئێمە پێشوازی بکەین بەرەیەکیان پێیان وایە کارێکی دروست نیە لەم قۆناغدا پێشوازی لە نووری مالکی بکرێت. بسم الله الرحمن الرحیم. من وازانم سەردانێکی حیزبیە زۆر قورس وەری نەگری باشە لە عالەمی سیاسەتە ئەم شتە نەجێبێتەوە. ئەگەر پێشوازیکردن لە مالکی لە ئەسڵا بتوانانی خۆتی لێلابەی لە مەرحەلە بە نسبەت ملەتی کوردەوە باشترە چونکە دەستی بۆ لە هەندێک شتا بەڵام ئەگەرێکی نەشتوانی خۆتی لێلابەی بە ئەتیباری ئەوەی کەوا ئەکرێ لە سیاسەتکردن هەندێک جار ژەهریش بخۆیتەوە بۆ بشی نۆشی و طبیعیە و بشمێنیت و بژیت. لە عالەمی سیاسەتە ئەو جۆرە شتانە بێ ئەگەر بتوانانی خۆتی لێلابەی لەو جۆرە حاڵەتانە خۆتی لێلابەی باشترە بەڵام هەندێک جار هەڵوێستی سیاسیان ئەو بارودۆخە سیاسی کەوا تۆی تیاژی ناچارت ئەکا ئەوەشی کەوا قەنەعەتت پێی نەبێت لە دڵا خۆشت نەوێ بەڵام لە کردەوەیان ممارەسەی بکەی منوازانە مەسەلەی نووری مالکی ئەچێتە ئەو چوارچەوەیە لە عالەمی سیاسەتە چونکە بەتایبەت مەسەلەکە حیزبیە و ئەم لایەنانەشکەوە ئێستا پێشوازی لە نووری مالکی ئەکەن پەیوەندیان لەگەڵ نووری مالکیە هەرگیز خراپ نەبووە بەو شکلێکەوە قەتعی عێلاقە بکرێت. بەڵێ زۆر باشە بەڵام سەبارەت بۆی کە ڕەنگە لەگەڵەوە بۆ چونێ بۆ تونێکی ڕەنگە پێشوازیکردن لە مالکی لە ڕابردوودا مەسەلەن بەشدار بوو بێت لە نەدانی مافەکانی کورد لە عێراقا وا بکات کە بەخۆی دابچێتەوە نەخێر نووری مالکی لەو کەسانە نیەکەوە بەخۆی بچێتەوە و سەردانیکردنی بۆ سلێمانی و ڕۆشتنی ئەمانش بۆ لای ئەو بۆ بەغدا خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەو جۆرە حاڵەتانە دروست نەبوو دروستیش ناوێ و ئەمڕۆ ئەوش تاکیدی کردەوە یعنی پەشیمانی خۆی دەرنەبڕی لەو هەنگاوانەی کەوا ناوێتی بەڵام ئیتر من ئەڵێم قورس مامەڵەکردن لەگەڵ یا بەتایبەت ئێستا ئەو سەرۆکوەزیران نییە کار بەدەستی عێراق نییە چه کەسانێکی کار بەدەستی عێراقن و ئەمانش پێشتر ڕۆشتون بۆ لای ئەو کاتێکەوە ئەمە سەردانی ئەوان ئەویان کردووە کەواتە تۆ پێت وایە تەنها سەردانێکی حیزبی و سوودی نییە بۆ خەڵکی کوردستان من وازانم سەردانێکی حیزبی ڕوت نییە سەردانێکی سیاسیە لە چوارچەوەی ئەو بارودۆخەیەکەوە ئێستا لە عێراق باش خزمەت دەکات بە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندەکانی هەرێم و بەغداد ئەم لایەنانەی کەوا ئێستا کۆبوونەتەوە ئەوە بەشێکن لەو هێزەی کەوا لە دەرەوەی هێزی تەقلیدی عێراقی مامەڵاکن و پێ ئەچێ هێزێ دروست بکەن بۆ داهاتووی عێراق و ئەمان دیسانەوە ئەڵێم لەو کاتەشکەوا نووری مالکی هەلوستی خراپ بوو لە هەرێمی کوردستان بەتایبەت گۆڕان لە ژێرەوە پەیوەندی خۆی هەر لەگەڵ دەوڵەتی یاسایە بووە. بەڵێ تۆ ئێستا پێ وایە سوودی هەیە بۆ خەڵک یان تەنها بۆ یەکێتی و گۆڕا من وازانم پەیوەندێکی حیزبیە ناتوانێت بڵێ سوودی هەیە یان ناتا ئەو کاتی مالکی ئەکەوێتە دەسەڵات و من قەنەعەتیش بۆ دووبارە گەریگەڕانەوەی مالکی نزیکە بەدەست دوور نییە ئەم سەردانە پەیوەندیەک بێ بۆ تەشکیلدانی هێزێک بەتایبەت هەر سێ لایەنەکە لە ئێرانەوە نزیکن. باشە سوپاس دەکەم گەر بچینە شاری هەولێر لای کاکشوان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێزت سەبارەت بە سەردانەکەی نووری مالکی بۆ شاری سلێمانی بزانی ئەوەی کێمە دەخوێنینەوە پارتی دموکراتی کوردستان نیگەرانن لەو سەردانەوە کارەکەی چییە؟ بەڵێ سڵاوتان لەوێ مەبەست لە هاتنی بەڕێز مالیکی بۆ سلێمانی ئەوە نییە کە پارتی دیموکراتی کوردستانی نیگەرانی هەبی نیگەرانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردووی دەسەڵاتدارێتی مالیکی بووە کە لە ماوەی دوو دەورە حکومڕانەتی عێراقدا کە دیتمان کۆمەڵێک کێشە ئەو دەوری تاکلانەنا ینی دەوری سەرەکی تیادا دێت بۆ ئەوەی ئەو بارودۆخی کە هەم لە هەرێمی کوردستان لە عێراقدا دروست بوو دەوری سەرەکیەکە مالیکی بوو کە تاکلانانە بڕیارەکانی دەدا کە زەرێکی زۆری بە بەرژەوەندی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان گەیاند و هەتتا لە ناوخۆشیان لە ناو شیعەکانیش بە هەما شێوە سوننە هەرێمی کوردستان کەسیان لەگەر ئەوەی دانم زۆربەی هەرە زۆری پشتگیر نەبوون لە مەسەلەن مانەوەی مالیکیش بۆیە لەسەر نەتیجەی ئەو ڕەفتارانەی کە تاکلانە مالیکی دەرحەق بە هەرێمی کوردستان و خەڵکی عێراق و سوننەی عێراق ئەنجامیدا بۆیە ئێمە تەجروبەتمان لە ڕابردوودا لەگەر بەڕێز مالیکیدا هەبووە بۆیە ئێمە تەسەوور دەکەین ئەو وەزعانەی کە دروست بووە مالیکی تێدا سەبەبکاری سەرەکی بووە بۆیە ئێمە ڕابردووەکمان لەگەر مالیکیدا هەبووە لەوانەیە کە ئەو کاتی کە دەسەڵاتداری باشە ئێوە پێ وایە پێشوازیکردن لە مالیکی لەلایەن بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کارێکی هەڵەیە پێ وایە خزمەت بە دۆخی هەرێمی کوردستان و ئاسایی بنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ناکات؟ ئێمە وەکو باسم کرد هاتنەکەی مالیکی هاتنێکی وەکو حزبی بووە هاتیە
ئەوڕۆ وەکو حزبی بووە کە هاتیە سەردانی سلێمانی کردیە لەگەر بزوتنەوەی گۆڕان و یان مابدەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دادنیشی زیاتر سەردانەکە سەردانێکی حزبیە بەڵام ئێمە ئەوڕۆکە کە پێویستیمان بەوەیە کە هەرێمی کوردستان هەمومان بەیەکەوە ڕەغمی خلافەکانی ناوخۆشمان ڕوئیایەکمان هەبیتن یاخود بابلێن هەڵوێستێکمان هەبیتن بەرامبەر بە هەموو گۆڕانکاریەکان کە دەکرێت بەتایبەتی بەرامبەر بە عێراق و مالیشی و هەروە زاک پێویست بۆی دەکات کە ئێمە لەناو خۆماندا وەکو هەرێمی کوردستان هەڵوێستمان ڕوون و دیار بیتن نەوەک هەر حیزبەکو هەر ڕۆژە و بە شێوەیەک لە شێوەکان لەگەر ئەو ڕابردووە تاڵەی کە ئێمە دیتمان لەسەر دەستی مالیشی کە هێزی پێشمەگەی کوردستان لە چ خەباتێکدا کۆمەڵک شەیدا کە ئیستحقاقاتی پێشمەگە کە لە میزانی هەرێمی کوردستان دەژێردەوە تا ئێستاکە نەیدا کۆمەڵێک شت قوتی هاوڵاتیانی کوردستانی بڕی مالیکی بۆیە ئێمە تەجروبەی ڕابردووی مالیکی کە دیتمان کە لە دوو دەورە کە مادەی 140 کە مادەیەکی دەستوری بوو پێشێری کرد و جێبەجێی نەکرد کۆمەڵێک شت تارەتارەوە لەسەر دەستی مالیکی کە لە دەسەڵاتدا بوو بۆیە ئێمە خوێندنەمان لەگەڵ مالیکی کە ئەوەیەک بەڕاستی سەبەبکارێک بووە بۆ دروستکردنی ئەو بارودۆخی کە لە عێراقیشدا ڕوودا بە هاتنی داعشیش کە مە دیتمان دەوری سونەش کە لە عێراق زۆر تامیش کرا بوو سونەش لە عێراق لە مالیکی دوورکردنەوە و هەرێمی کوردستانیش تووشی ئەو وەزعی بوو کە مالیکی بڕیارێکی تاگلانەیدا بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە قوتی هاوڵاتیانی کوردستان میزانی هەرێمی کوردستانی بڕێ. باشە زۆر باشە کاک شوانبەرز ئێوە کێشتان لەگەڵ حکومڕانی ڕابردووی مالیکیە بەڵام پێشتر مەسەن ڕەنگە یەکێک لەو ڕەخنە سەرەکیانەی کە لە هێزە سیاسەکان بە تایبەتی لە پارتی دموکراتی کوردستان بگیرەوەیە کە مەسەلا ئەوانیش بەشدار بوون لە بەهێزکردنی مالیکی بۆ نمونە لە خولی دووەمی سەرۆکایەتی مالیکی مەسەلەن کاک مەسعود بارزانی بوو کە لە هەولێرەوە مالیکی کردەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ینی هێزە سیاسی کوردەکانی بەشدار نین ینی لە بەهێزکردنی مالیکی لەو کاتێک گەر ئەو دەسەڵاتە زۆرش شێ بوو بێ لە حکومڕانیدا. بەڵێ کە پشتگیریش کرا و کە دەنجیشیان پێدا بەڵێ هەم لە هەرێمی کوردستان پشتیوانیەکی لە مالیکیش کرد بۆ ئەوەی کە فرسەتێک بدرێتن کە ئەو کێشانەی کە دروست بن لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان خەڵکی عێراق و پێکهاتەکانی عێراق بتوانێت مالیکی چارەسەری گونجاوی بۆ بکاتن بەڵام لە زمانی وی لە سەردەمی دەسەڵاتدارێتی مالیکی کە بەعکسەوە کە پاشەوەی کە لە خولی دومیش کە متمانەی پێدرا بەڕاستی ڕووی لە تاکڕەوی و دیکتاتۆری کرد لە عێراقدا کە هەر شتێکی وەکو خۆی شخصی خۆی بیویست بە ئەو بڕیاری لەسەردا دەدا. باشە زۆر باشە ئێستا تۆ لەگەڵ ئەو سەردانەدانی بۆ سلێمانی لەگەڵ ئەو جۆرە سەردانەدانی بۆ سلێمانی بۆ شێوەی سەردانەکە وەکو باسم کرد سەردانەش حزبیە زیاتر ئێمە بە مەسائلی ئیستفزازی حزب لایەنە سیاسەکانی کوردستانی شیرین نەکەوێتەوە هەدا حزبێکە کە ئازادە لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ حزبێک دەکاتن لە عێراق و مەنتیقا بەڵام ئێمە تەجروبەی تاڵی ڕابردوومان کە هەبوو وەکو باسم کرد کە نەوەک مالیشی ئەو ڕۆژ بیوێتن لەناو بە هەرێمی کوردستان بە پشتیوانی هەرێمی کوردستان یان بەشێک لە حزب سیاسەکانی کوردستان بیوێ پێگەیشتری و بەقووە دەبۆ خۆی لە عێراقدا دروست بکاتەوە کە مە تەجروبەی تاڵمان لەگەر مالیشیدا بۆیە لە ڕووی حزبیەوە کە حزبێک دەیکا بەڵام لەسەر ئەساسی ناوخۆی هەرێمی کوردستاندا نەبیتن لەسەر ئەساسی ئەوەی نەبیتن کە پەتەوازی یەک لێکترازانە لە نێوان حزب لایەنە سیاسیەکانی کوردستان دروست بیتن بە پێچەوانە ئێمە پێویستمان بۆی دەکات چونکە مالیکی لە عێراقدا هیچی پێ ناگۆڕدرێت تەنها بەوەی پێویستمان بۆی دەکات کە ئێمە خۆمان لە ناو خۆمان ناوماڵی خۆمان یەک بکەینەوە خۆمان زیاتر لە یەکتر نزیک بینەوە بیرروڕایەکان گەڵاڵە بکەین و کۆی بکەینەوە هەڵوێستێکی یەکگرتومان هەبیتن بەرامبەر بە هەموو گۆڕانکاری و ئەگەرەکانی کە لە عێراق و لە مەنتیقەیەدا ڕوودەوە بەرامبەر بە هەر پێشاتێک کە لە بۆ عێراقیش پێویستمان بۆی دەکات کە حزب لایەنە سیاسەکان زیاتر بێن لەگەر یەکتر دابنیشین ئێمە لەگەر یەکتر تەبابین ئێمە لەگەر یەکتر کۆبوونەوەکان ئەنجام دەین بەیەکەوە هاوپەیمانێتێک دروستکەین بەرامبەر بە هەموو ئەگەرەکانی کە لە عێراق و ناوچەکەدا. بەڵێ دواتر دەگەرێمەوە لای بەڕێز کاکشوان کاک شیروانە گەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە نەتیجەی ئەوەی کە ئێستا بۆ نمونە تاسەنەوە بەرهەمی ئەوەی کە ئێمە لە ڕابردوودا بە شێوەیەکی موەسسەساتی مامەڵەمان لەگەڵ بەغداد نەکردبوونەوە وەفدانی کە سەردانی بەغدایان کرد وەفدی حیزبی بوون مەسەلەن زۆرێکیان مەسەلەن ئێستاش کە مالیکی دێتە کوردستان لە بری موەسسەسات مەسەلەن حیزب پێشوازی لێ دەکات. ئەوە هەروە بووە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا هەروە بووە من سەرەتا وتم لەو کاتشکەوە مالیکی سەرۆک وەزیران بوو و پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە زۆر خراپ بوو پێش ئەوەشکەوە حەیدەر عیبادی بێ هەندێک هێز
بە شێوەیەکی نهێنی پەیوەندیە نەبچڕی بوو لەگەڵ نوری مالکی و لەگەڵ دەوڵەتی یاسا بە تایبەت گۆڕانیەتی بینی خۆش نەبوو لەگەڵ مالکی چونکە گرژێک لە نێوان جەناوی مەم جەلال و نوری مالکی هەبوو ئەو کاتێکەوە هەردووکیان لە ساڵاتا بوون بەڵام گۆڕان پەیوەندی هەرگیز نەبچڕیوە بۆیە ئەو مەسئلەی هەرێمی کوردستان حاڵەتێکی طبیعیە بە تایبەت ئێمە هەمومان عێراقین دوو دەوڵەتی جیانین هەرێمی کوردستان ئێستا هێزە سیاسەکان لەگەڵ بەغا وەک یەک مامەڵاکەن ئەوانەی کەوا پێشوەزیان کردووە لە نوری مالکی ئەندامی پەرلەمانی عێراق بوون ئەمڕۆ زۆرینیان لە لیستی گۆڕان و یەکێتی کەواتە ئەوان لە چوارچەوەی عێراقا مامەڵان کردووە زیاد نەک لە چوارچەوەی هەرێمی کوردستان بۆ بەغا بۆیە ئەم سەردانەی نوری مالکی قورس وەرنەگیرێ من وازم پارتی باشی نەکرد بەو شەوە قورس و سەنگینە مامەڵەی لەگەڵا کرد قورس وەری گرت من وازم لەبەر دووشت یەکەم جەنگێکی مێژوویە لەگەڵ نوری مالکیە ئەیکا چونکە هێشتا پەیوەندی هەولێر لەگەڵ بەغدا ئاسایی نەبووتەوە دووەم جەنگێکی شا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دەرونیە ئەیفرۆشە بە یەکێتی و بە گۆڕان بە تایبەت بە گۆڕان چونکە لە گۆڕانەوە نوری مالکی سەردانەکەی خۆی دەست پێ کرد و زیاتریش لەگەڵ ئەوانە قسەی کردووە لەگەڵ نەوشوران مستەفا پێشەوەی بچێتە لا یەکێتی بۆ ئەوەی کەەوە وەک بڵی تەوزیفی بکە بەگەڕی بخا بۆ ئەو ناکۆکیەوە ئێستا لە نێوان پارتی و گۆڕان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەو شکل لەو بوارەشە پارتی استفادەی لە یەکە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بە بێباکانە مامەڵەی لەگەڵا بکردە و هەر زۆر بە سوک مامەڵەی لەگەڵا بکردە باشتر بوو لەوەی کەەوە بەو قورسی ئێستا مامەڵەی لەگەڵا چون بە قورسی لە چڕێکەوە ینی کاردانەوەی پارتی چون بووە تا بە قورسی مامەڵەی ینی من وازانم لێدوانەکانیان زۆر تونە بەڵام ئەگەر ئامان سەردانی هەولێری کرد بە پێ دوایە ئاراستەکان بەو شێوێ دەبوو خۆی مشکلەکە لەوەیە کەەوە مالکی سەردانی هەولێر ناکە باسی لەوە کردو کە سەردانی هەولێرەکان ڕۆژنامەنووسیەکە باسی لەوە کردو کە لە سەردانی هەولێریش دەکات بەس وادەکەی دیاری نەکرد ئەگەر سەردانیش بکایانەیەکە ئێستا ئێمە باسی ئەم حاڵەتەکەی نوری مالکی سەردانی هەولێرش بکەژی لە مەسەلەکە ناگۆڕێ ئەمان ئێستا هاتوون بە قەنەعەتی من بریتە لە دووشت یەکەم پەیامێکی نوری مالکی و گۆڕانی شا و یەکێتیشە بۆ پارتی دووەم بریتە لە تشکیلدانی هێزێک لە دەرەوەی ئەو هێزە تەقلیدیانی کەەوە ئێستا لە عێراقا هەن واتە لە دەرەوەی عەبدولعەزیز حەکیم تەیار سەدری پارتی هەر هێزێکی تر یان هێزە تەقلیدی عێراقیەکان ئەوانەی کەوا پێکەوە لە پێش ڕووخانی ڕژێمی سەدام هەتا ئێستا بەیەکەوە بوون و بۆ کەنارخستنی حەیدەر عیبادی شەواتە پێکهێنانی نەواتی هێزێکە بۆ دوای حەیدەر عیبادی بۆ دوای 2 ساڵی داهات بەڵام ڕەنگە ئەوەی کە ئێمە خوێندنەوە بە وارەسێ بن مثلەن مالکی سەردانی کۆمەڵێک لایەن تش دەکات باز دەکرێت بۆ منە سەردانی باز لە یەکگرتووی ئیسلامی دەکرێت یعنی ئەی بۆ چمە بەسێ مثلەن بە باز لە حیزبی سۆسیالیست دەکرێت باز لە پارێزەکەی هەڵابجە دەکرێت ئەسایە هەت لە چوارچەوەی حیزبیایە من ئەوە مەبدەئی منە لە سیاستکردنا خوێندنەوەی من ئەوەیەکە تۆ نابێ پەیوەندی سیاسی خۆت لەگەڵ هیچ لایەنێکا ببڕی ئەگەر چی بینیشتانیان پەیوەندی نەوەشتان زۆر خراپ بێ ئەکرێ سارد بی ئەکرێ باش نەبن لەگەڵ یەکتری بەڵام بڕینی پەیوەندی سیاسی لە نێوان دوو حیزبا زۆر خراپە سەردانی مالکی بۆ لای گۆڕان ناکرێت قیاس بکرێت بە سەردانی مالکی بۆ لای کاک محەممەدی حاجی مەحموو کاک محەممەدی حاجی مەحموو سەردانێکی لەوانەیە ئەتوانێت بخیتە ناو چوارچەوەیەکی عەشائیریەوە بەڵام سەردانی مالکی بۆ گۆڕان بۆ پێکهێنانی هێزە بۆ یەکگرتووش یان یەکگرتوو بریتی نییە لە هێزێکی یان فاکتەرێکی کاریگەر لە داڕشتنی سیاسەتی عێراقا و لە ئاراستەکردنی پەرلەمانی عێراقا لەبەر ئەوە ئەو سەردانە پێ ئەچێت تەنها بۆ ئەوە بێ وەک چۆن ئەڵێ خۆڵ بکەیتە چاوی بەرامبەر ئەگینا مالکی نەیوتوە سەردانی من حیزبیە مالکی وتی سەردانی من سیاسیە کەلیمەی سیاست و سەردانی سیاسی و پەیوەندی سیاسی جیایە لە پەیوەندی حیزب سپاس دەکەم کاک شوان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان پارتی دموکراتی کوردستان مەسەلەن بۆچی کاردانەوەیە بۆنم پەرلەمانتارەکانی بۆ پەرلەمانتارانی عێراقی باز لەو دەکەن کە دەبووایە مەسەلەن لە سلێمانی خۆپیشاندان بکرێت ئەگەر ئەم سەردانە بۆ هەولێریش بووایە لەم دۆخەدا هەمان ڕای دەبوو طبعا هەر کەسێک کە دێ داوای میوانداری لێ دەکات زۆر تەبیعیە کە تۆ وەری دەگریەوە بیستەقبالیشی دەکەیت بەڵام ئەمە کە باز لە هاتنی مالیچی دەکەین مالیچی لەبەرەوە ئێمە وەکو باسیشم کرد ڕابودێکی دوور و درێژمان لەگەڵ ماریچیدا هەیە هەموو کارەساتەکانی کە بەسەر هەرێمی کوردستان و عێراقیش داهاتیە بەڕاستی لەسەر سیاسەتە هەڵە و تاکڕەوانەکانی مالیچی بووە لە عێراقدا لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک حەق و ئیمتیازاتمان هەبووە کە هەرچەندە کە باز لە پێدانی متمانە و چێش سارسەکین چێشەکانی عێراقیش لە هەولێر دەکرێت بەڵام مالیچی ئەو فرسەتەشی نەقۆستەوە بەعکسەوە پێچەوانەی کردەوە کارەساتێکی گەورەی ڕوبەڕووی خەڵکی عێراق کردەوە ئەو مالیچیە کە تاکڕەوان نەوەکو باسم کرد کە هەموو ئیمکانیاتی عێراقی زۆربەی لە دروستکردنی جێیش و ئەسلی ئەو چەکاندانا بەڵام نەیتوانی 24 ساعت
مقاومت کرد هەموو چەکانی تەسلیمی دەستی داعش کرد و داعشی پێبەقۆت کرد و بەرەو ڕووی هەرێمی کوردستان و عێراق بووە کارەساتی لێ دروست بوو 1600 پێشمەرگەی کوردستان بوونە شەیدی پاراستنی دەستکەوتەکانی کوردستان ئێمە کە لە باز لە مالیکی دەکرێت مالیکی کە لە دەسەڵاتدا بوو سوودی لە هەڵەکانی خۆی سوودی لە ڕابردوو خۆی سوودی لە ئەو دانیشتنا ئیتفاقە سیاسیانەی کە لە نێوان هەرێم و بەغداش دەکرا بەڕاستی نەیکرد کە بتوانی بە بارژەوەندی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆیە نیگەرانێکی ئێمە لەسەر سیاسەتە تاکڕەوانەکانی مالیکی بووە کە دەراک بە عێراق ئەنجامیدا باشە زۆر باشە بۆ مالیکی متمانە و سیقەی پێنەدراوە لەبەرەوەی کامە حزبی شیعەکانی عێراق و سوننی و هەرێمی کوردستان لەگەڵ سیاستەکانی مالیکیدانن بۆیە مالیکی کە دەسەڵات دوورخرایەوە و باشە زۆر باشە بەڵام ئەگەر مالیکی تاگرەو بێ ینی بەشێک لەو تاگرەویە ناگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامە هەولێر کە مەسەرەن لە هەولێر مالیکی کرایەوە بە سەرۆک وەزیران ئەگەر مالیکی تاگرەو بێ کورد هیچ بەشدارێکی نییە لە ئەو تاگرەوی مالیکیدا کە لە ماوەی ڕابردوو لە حکومڕانیدا بوو ئێمە کە باز لەوەی دەکەین پێویستە ئەمە هەرێمی کوردستان سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین واگە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان دەرحەق بە مالیکی و بەرامبەر بە عێراقیش ئەگەر لە کەموکوتێکمان هەبی لە ڕوویەکەوە گەر شتێکە بیتن پێویستە کە لە ئەسنای جێبەجێکردنەکەی لەبەر چاومان دەبێتون جارشتر دووبارە دەبێتەوە وەکو باسمان کرد بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق ئێمە هەرێمی کوردستانیش لەگەڵ عێراق مادەی دەستوریمان هەیە ئیستحقاقاتی هەرێمی کوردستانمان لەگەڵ عێراقدا هەیە بەڵام بەداخەوە مالیکی کە هات هیچی جێبەجێ نەکرد ئەو مادە دەستوریەی کە هەرێمی کوردستان گلەییشی لەناو خۆی لێکرا چۆن ڕازی بوون بکاتە مادەیەش دەستوری بەڵام کە ئیتفاقیش لەسەرکرا و دەنجی بێدرا بۆی لە ماوەیەکی کەمدا بتوانێت لەسەر دەستی مالیکی ئەو کاتی مادەی 130 جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە ئیستحقاقاتی پێشنەکە بەو چەکە تەقلیدی کە کۆمەڵە قوربانی دەدا مالیکی هیچی بۆ هەرێمی کوردستان جێبەجێ نەکرد بۆیە ئێمە ڕابردووەکمان لەگەڵ مالیکی هەیە مالیکی نەیتوانی ئەو دەورە خێرە ببینیتن کە عێراق ڕوبەڕووی ئەو هەموو تەنگژە سیاسیەی ئەو شەڕە ماڵوێرانیەی ئەو قەیرانەدارایی کە بوویتەوە ئەو فەسادە ئیداریە گەورەی کە لە عێراقدا دەردەکرێتن نەیتوانی بەڕاستی چارەسەرێکی گونجاوی بکاتەوە هەموو لەسەر زەمان و لەسەر دەستی مالیکیدا بووە لە حکومڕانەتی مالیکیدا بووە بۆیە تەجروبەکەی ئێمە لەگەڵ مالیکی بەو شێوەیە کە مالیکی نەیتوانی ئەو دەورە بینتن کە بتوانی عێراقێک ببتە عێراقی هەر هەموو لایەکمان و ئەو پێکاتانی کە تێیدا هەیە بتوانین بە مافەکانی خۆیان ڕابگەن و بە هەمان شێوە هەرێمی کوردستانیش لەو قەیرانانەی کە خۆی دروستی کرد دەبا بەرەو پێشەوە بڕۆژ بە زۆر باشە کەواتە پێت وایە کورد هەڵە بوو لەوەی کە لە 2010 پشتگیری مالیکی کردەوە بۆ بوون بە سەرۆک وەزیران خۆی مۆزوع حاڵەت چییە تۆ اتفاقێکی سیاسی دەکەی بۆ داوای حق و حقوق و امتیازاتی هەرێمی کوردستانیش دەکەی و بۆ عێراقی دیموکراسیەکە هەمومان داواکاری داخوازی هەموو لایەکمانە بۆ ئەوەی بتوانین هەمومان بەپێی دەستور بە مافەکانی خۆمان بگەین بەبێ ئەوەی هیچ لایەنێکی سیاسی لە عێراقدا تەهمیش بکرێ لەسەر ئەو ئەساسەی بۆ کە فرسەت بە مالیکی دراوە بۆ بێ ئەو چارەسەری ئەو کێشانە بکاتن تا بتوانین عێراق لە هەنگاوی بەرەو پێشتر بڕوە بەڵام بەداخەوە نەیتوانی تێدا موفق نەبوو و عێراقی تووشی ئەو هەڵدێر و ماڵوێرانەی کرد کە ئێستا خەڵکی عێراقدا بە هەرێمی کوردستانیشەوە تێدا دەناڵێنی. زۆر باشە سەبارەت بەوەی کە ئێستا زۆر ڕخنە لە مالیکی گیر لەسەر مەسەلەی بڕینی بودجە بەڵام ئەمڕۆ مالیکی مەسەل لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا ینی باسی لەوە کرد کە بڕینی بودجە هەرێمی بجۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستانی تۆمەتبار کردلەوەی کە نەوتی نەناردووە پابەندی ڕێکەوتی نەوتی نەبووە سەرنجی بەرەزت لەو بارەیەوە بەداخەوە ئێمە هەموو لایەکمان چاک دەزانین کە کاتی خۆشی لە پەرلەمانی کوردستانی ژیاسایەک دەچووە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر بێت و لەگەڵ عێراق نەگاتە نەتیجەیەک بۆ بەدەستهێنانی مافە دەستکەوتە داراییەکان هەنگاوی پێویست و گونجاو بگرێتە بەر بۆ ئەوەی بتوانی هەرێمی کوردستان بژێنی و خۆمان لە هەموو ڕۆکان و لە ڕووی ئاوادانکردنەوە بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان بتوانین احتیمادی سەرچیبان لەسەر داهاتەکانی خۆمان بی بۆیە بەپێی یاسا کە لە پەرلەمانی کوردستان دەچوو پەرلەمانی کوردستان دەستی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی کردەوە کە لە دووی داهاتەوە هەوڵ بداتن ئەوە بوو کە بەناچاری بووە کە لەبەرەوەی هیچ حلێکمان لەگەڵ عێراقدا نەبوو توانیمان دەرتی هەرێمی کوردستان ڕاستەخۆ بفرۆشێتن و لەگەڵ داهاتەکانی ناوخۆ بەڵام مادیشی ڕاستەخۆ پێش ئەو وەزعش لە سەرەتای ساڵی 2004ەوە میزانەی لەسەر هەرێمی کوردستان بڕی جگە لە میزانیە ئیستحقاقاتی پێشمەگەی چەندی ساڵیشە لە میزانەی سەتا حەبدەکەی هەرێمی کوردستان بڕیتی بەڵام یەک دیناریشی نەداتە هێزی پێشمەگەی کوردستان لە دوای مادێکی کە عەبادی شاد بە هەمان شێوە ئیتفاقی سیاسی کراوە
بەڵام بە هەمان شێوە عبادیش پابەند نەبووە لەو وعد و ئیتفاقی کە هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی زۆر باشە ئیتحادی لە عێراقدا زۆر باشە زۆر باشە کاتمان کەم ماوە ئەندەمەوێت پرسیارکم ئێستا گەر مالکی سەردانی ئەولێری کردبە لە بری سلێمانی تۆ هەمان ڕخنت لەسەر مالکی دەبوو هەموو کاتێک لە زۆربەی چاوپێکەوتنەکانیش هەر شتێکە بیتن بەڵێ لەبەرەوەی ئێمە تەجروبەکە لەگەریدا ژیاوین و بە چاوی خۆمان دیتمان مالکی بە چ شێوەیەکی تاکلارانە دەرحەق بە هەرێمی کوردستان و عێراقیش ڕەفتاری کردێت نەک تەنها هەرێمی کوردستان بەرامبەر بە سوننا بەرامبەر بە حیزب شیعەکانی عێراقیش بە چ تاکلارانە هەنگاوی هاوشتیە بۆیە کەسیان لەگەڵیاندا نەبوو بۆیە مالیشیش نەیتوانی جاری زۆر باشە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراقی بەڵێ زۆر باشە با دوا پرسیام زۆر بە کورتی ئێستا تۆ هەوڵێک دەبینی بۆی کە ناوەندی بڕیار لە هەولێرە بگوازرێتەوە بۆ شارەکانی تر هەوڵەکەیە یاخود ئەم هەوڵە دەبینی زۆر بە کورتی سوپاس دەکەم ئومێد دەکەم ئێمە هەوڵ بدەین ناو ماڵی خۆمان حیزبولانە سیاسەکانی خۆمان سیراعاتی ناوخۆ خۆمان چارەسەر بکەین لەسەر دەستی خۆمان مرونەتمان بەرامبەر بە یەکتر هەبی و هەر کەسێک و حیزبولانێکیش تاکڕەوی بیوێ ئەو ڕەفتارە ئەنجامدا هەل ئێستاوە من دەڕێم هیچ ئاکامەکی باشی نەبوو هەرێمی کوردستان نەبوو خۆشیان و بۆ عێراق نابی بەڵێ بەڵام پرسیارێک تریش لێ بکەم پێشتر مەسەلە نێ وەکو پارتی دموکراتی کوردستان تۆمەتبار دەکران بەوەی کە تاگڕەون لە بڕیاردان لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ دەرەوە پێ دوای ئێستا لایەنەکانی تر دەیانەوێت دووبارە بکەنەوە ئەو بڕیادانەش بەڕاستی غەردێکە دەرحەق بە پارتی دموکراتی کوردستان دەکرێت لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان زۆربەی جارێش بەو دوایانەش کە بەڕێ سەرۆکی حکومەت و جێگیری و سەرۆکی حکومەت کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چەند وەزیرە کە سەردانی بەغدایان کرد و کە بۆ دانیشتن و بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکان و ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغداشدا هەیە وەکو حکومەت تەعاملیان کردیا نەک وەکو حیزبی سیاسی بەڵام بۆ غەردێکە دەرحەق بە پارتی دموکراتی کوردستان هەندێک حیزب لایەن دەیخۆزنەوە بۆ پینەکردنی ڕفتارەکانی خۆیان بەڕاستی دیسان هیچ نەتیجەیەکی وا لە بەرژەوەندی کوردستاندا نەبینم ئەگەر حیزبێک لە هەرێمی کوردستان بیوێ تاکلایانە ڕفتار لەگەر ئەو حیزبانە بکە بە دەوڵەتی حکوماتیشی سوپاس دەکەین مامۆستا نیو خولەکیش بۆ بەرەسان سەبار بووی کە مالکی ڕۆڵی گەورەی بوو لە ئاڵۆزکین پەیوەندیەکانی هەرێمونەوە ئێستا و دەتوانێت ڕۆڵ ببینێت لە ئاساییکردنەوەی نامالکی هەرگیز شخصیەتی لەو کەسانە نییە کەەوە بارودۆخ ئاسایی بکاتەوە ئەو عقلی هەمیشە خولیایی دژوارکردن و گرچکردنی بارودۆخ بەڵێنی پێ دوای ناتوانێت ئاسایی بکاتەوە ناوێ ئاسایی بکات بۆتی بەرژەون لێکی دەیە کە کێشەکانی یاری بوو بە بەغدەدا ئاڵۆزم بەرژەوەی مالکی لەوەدایە مالکی طبیعەتی مالکی کەسایەتێک نییە کەوا هەمیشە یان پەشیمان بێتەوە یان مراجعە بکە یان بارودۆخی ور بکاتەوە مالکی نفسیەتی مالکی بەو شکڵەیە مالکی لەو کاتەوە شەوەکەوا منوتم هەتا ئێستا زیاتر هەوڵی داوە ئەوە پێشەوەشی بێتە سلێمانی هەمیشە لە ڕگان لە لێدوانە ڕگاندنەکانی خۆیان لە بەغدا هەمیشە ئەوەی وتووەکەوا کوردێک دەنگ نییە و سلێمانی جایە لە هەولێر و ئێمە ئەبێ مامەڵە لەگەڵ سلێمانی مالکی مالکی داوا لێبوون لە خەڵک کرد لە بەرامبەر بڕنی بووجە مالکی دە جاری کەش و دەکردەوەی خراپی کەشوا بکە مالکی لەو کەسانە نێداوا لێ باشە سپاس زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان شێروان شەمێرانی شارەزای لە کاروباری عێراق لە ستۆدی سەرگی هەروە لە شاری هەولێرەوە شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری پارتی دموکراتی کوردستان سوپاسیش بۆ بەڕێزان سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ